پرۆژەی کارەبای 24 ساعتی کە ناوی لێن درراوە پرۆژەی ڕووناکی گەشتە پارێزگای هەڵەبجە و بڕیارە لە ماوەی 5 ڕۆژدا کارەکانیان ئەنجام بدەن و بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەباش لەم ناوەڕاستی چلەیاوینە بڕیاری کشتاندنی دەرکردووە لە سەرجەم دام و دەستگاکان و شوێنە گشتەکان لە سەعات 5 بەیانی تا 12 نیوەڕۆ کارەبای نیشتیمانی بکوژێنرێتەوە. هاوڵاتیانیش لەو بارەوە قسەی خۆیان دەکەن. هەڵەبجە کارە ساتبارە، هەڵەبجە کیمیابارانە، هەڵەبجە توانیم بڵێن لە هەموو ناحیەک و لێ قەوماوە هیوادارین ئەو کەسانەی کە لەم هەڵەبجە ئەژین هەموو ڕێیەکیان ئەوە بێت کە داوا بکەن لە حکوومەتی هەرێم ئەم ڕووناکیە دابینەکە هەموو کەسێ بە ڕووناکی خۆشحاڵە. هیوادارم ئێوەش بتوانن لە ڕێگەی ئەم پەیامانەوە بگاتە ئەو لایەنی پەیوەندیدار کە هەڵەبجە تایبەتمەندیەکی باشی بۆ بکرێت لەبەرەوەی کەمێک تەخفیزات بکرێت لە پارەکەی. ئەگەر ئەوە بێت وەڕێک و پێکی بیانەوە خەڵک مۆلیدە نەمێنێ بەڵام هەمومان یە مەعاشەکە بنەوە کابرا ئەتوانێت کرێ هینەکەی با هەرچێکیش لەوە بەرنەی داگە ئیسا من بەخواد ڕابۆت 2 ملیۆنی لەوە بڕمەوە لاو ئەویش بکەنەوە قیست کاکە چەندێ مەعاشتان خوارگە بیخەنە بەری. چالاکانی کۆمەڵی مەدەنی دەڵێن پێویستە بەڕێگەچاری مەدەنی و گفتوگۆ پرۆژەکە زیاتر بۆ خەڵکی هەڵەبجە ڕوون بکرێتەوە هەرچەندە بەشێکیشیان پیان وایە پرۆژەکە بۆ خزمەتی خەڵک نییە و وێزگیەکی دیکەی ڕوتانەوەی خەڵکە. پرۆژەی ڕووناکی پرۆژەیەکە بۆ ڕوتانەوەی گیرفانی هاوڵاتی چونکە لە ڕابردوو دەسەڵاتی بەناو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی سەلماندووە کە هەر کارێک لە کوردستان بکە هەر پرۆژەیەک لە کوردستان جێبەجێ بکرێ بە دڵنیاییەوە و ئەگەر 100 دلاری تا خەرجی هەبێ بە دڵنیاییەوە 1000 دلار لێ وەرەگرێتەوە لە هاوڵاتی وەرەگرێتەوە چونکە یەقینم هەیە و هاوڵاتیش یەقینی هەیە کە لە ڕابردوو گەواهیدەری ئەوەی پرۆژەکانی بەناو حکوومەتی هەرێم گەواهیدەری ئەوەن کە هیچ پرۆژەیەکی لە خزمەتی هاوڵاتی و گیرفانی هاوڵاتیانە بەڵکو بۆ گیرفانکردنی شەخص و حیزب و بنەماڵەیە. هاوڵاتیان دەڵێن دەبوو حکوومەت لە ماوەی 30 ساڵی ڕابردوو هەوڵی کارەبای بەردەوامی بدایە بەڵام بەڵێنەکانیان بۆ باشکردنی کارەبا تا ئێستا نەچۆتە سەر و دۆخی کارەبای نیشتیمانی لە مۆرزی گەرمایەدا تا دێت خراپتر دەبێت. لەو شوێنانەی پرۆژەی ڕووناکی و کارەبای 24 ساعتی جێبەجێکراوە هاوڵاتیان ناڕزایی دەردەبڕن لە بەرزی نرخی کارەباکە کە بووە تا بارێکی گران و مانگانە پارەیەکی زۆر بۆ بەشداربووانی پرۆژەکە دێتەوە. ئەمە جگەلەوەی لە زۆرێک لەو گەڕک و ناوچانەی پرۆژەی ڕووناکی تێدا جێبەجێ کراوە بەوەی بچڕانی کارەبا بۆ ماوەی چەند سەعات و لابردنی مۆلیدالیەکان و نەبوونی کارەبای بەدیل پرۆژەکە سیمایەکی تاریکی هەیە نەک ڕووناک. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.